من نبينا نكتك دنجر بس والله من موبايلك كم بين معسية موبايلك كم بيوستا ممكن دكتور شان سڵاوتان لەبێ ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن بۆ پانێڵی دیدگا و ڕووی ئەو پلانی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و لە زمنی وەزارەتیشە زانکۆ و پەیمانگاکان باردوو جۆری پەیمانگای تەکنیکی و پەیمانگای تەکنیکی و پیشەیە وەکو لایەموتان ئاشکرایە تەبعاً هاتینی ژیری دەستکردو AI گۆڕانکاریەکی گەورەی دروست کردووە لە هەموو کایە و سێکتەرەکانە و یەکێک لە هەرە گرنگترین کایە و سێکتەرەکانش وەزارەتی خوێنی باڵا و دام و دەستگاکانی سەر بە خوێنی باڵا و توێژینەوەی زانستیە. تەبعاً ئەم گۆڕانکاریانە وای کردووە کە ئێمە ئیجبار بین چی وەکو وەزارەت چی وەکو زانکۆکان چی وەکو پەیمانگاکان چی وەکو ئەکادیمی ستافی ئەکادیمی وەکو مامۆستایان و چی وەکو ستافی بەڕێوەبردنیش کە شان بدەینە بەر گۆڕانکاریەک بۆی بتوانین لەگەڵ گۆڕانکاریەکانە خۆمان بگونجێنین و دوجار نەبین بە جیلێکی دواکەوتو یا نەتوانین لەگەڵ ئەو کایە هەنگاو بنین. بۆ ئەم مەبەستەش بۆی ئێمە ڕوئیای وەزارەتی خوێنی باڵا و وەزارەت زانکۆ پەیمانگاکان بزانین میوانداری دوو بەڕێزمان کردووە کە هەردووشیان کارکتەرێکی دیار و سەرکەوتون لە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و لە زانکۆکانە. یەکەم میوانمان بەڕێز پرۆفسۆر دکتۆر محەممەد بەڕێوەبەری گشتی و سەرۆکی دەستگای سەرپەرشتی و دڵنیایی جۆریە لە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی. دکتۆر محەممەد پرۆفسۆر دکتۆر محەممەد دکتۆرای هەیە لە لینگویستیک و پراگماتیکس ساڵانێکی زۆرە لە وەزارەتی خوێنی باڵا و سەرتاش لە زانکۆ و سەرۆک بەش بوو و کۆمەڵێ پۆزیشنی تاقی کردوتەوە و تەجروبەیەکی باشیان هەیە لەو بوارانە ساڵانێکیشە لە وەزارەتە کارکتەری ڕاستە و خۆ بەرکەوتووە لە ئاراستەکردنی زانکۆ و پەیمانگاکان. دکتۆر جامە خێر بێت. دکتۆر جان ئەمانەیە بزانین لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە هەیە دیدگای وەزارەتی خوێنی باڵا چییە بۆ ساڵانی داهات و پلانی کورمەوەدا و درێژمەوەدا لە ڕوانگەی دڵنیایی جۆری و پاورپۆینتەکەمان پێویستە پاورپۆینتمان پێویستە ئێمە پاورپۆینتەکەمان پێویستە ئێستاکەن بابستە وەکو دڵنیایی جۆری و ستانداردە جیانەکان بۆ زانکۆ و پەیمانگاکان کاریگەری تەکنۆلۆجیا یا ژێری دەستکرد کە کاریگەرێکی وازەحی هەیە لە هەمان کاتدا ئەو بربەست و چالێنجانە چێکە وەکو زانکۆ و پەیمانگاکان دێتە بەردەمیان لە ئاراستەکردن و پیادەکردنی ئەو گۆڕانکاریە خێرانی کە لە سەر زانکۆ و پەیمانگاکان هەیە. ئێوە وەکو وەزارەتی خوێنی باڵا پلانتان چییە بۆ تێپەڕاندنی ئەو بربەستانە و ئاراستەکردنی زانکۆ و پەیمانگاکان؟ فەرموو دکتۆر. بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتتان باش زۆر سوپاس کە دکتۆر ڕێباز سەرەتا ئەمەوێ سوپاسی گەرمی نێکستێ بکەین بۆ داوەتکردنمان ئەمڕۆ بۆی بەشداری بین لەم ئیڤێنتە لە شاری سلێمانی شارە حەیاتەکە و بەخێراتنی ئامادەبوانی بەڕێز هاوپیشەکانمان مامۆستایانی بەڕێز خوێندکارانی عەزیز ئەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن و خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ خوشکی بەڕێزمان دکتۆرە پەیمان لەم پانێڵە بەیەکەوە لەگەڵ کاکە دکتۆر ڕێبازە باسی پرۆسەی خوێندنی باڵا و پرۆسەی دڵنیایی جۆری و بربەستەکانی بەردەم پرۆسەی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و لە بەردەم زانکۆ و دام و دەستگاکانی وەزارەتی خوێندنی باڵا بکەین بەیەکەوە. ئەمە جەناب دەزانی هەروەکو لە ناونیشانی پانێڵەکە هاتووە دیدگا و استراتیژەتی وەزارەتی خوێندنی باڵا بۆ ساڵی 2030 پشت بەست بە
ئاماجەکانی پەرەپێدانی بەردەوامی سەربەنەتەوەی گردووەکان SDG 2030 کە 17 ئامانجن هەر لەگەڵ دەست بەکاربوونی برای بەڕێزمان جەنابی وەزیری خوێندنی باڵا لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کارمان کرد لەسەر دانانی استراتیژیەت و دیدگای وەزارەتی خوێندنی باڵا بۆ ئەوەی پشتبەست بە ئەو ئامانجانە و ئەو دیدگانەی کە وەزارەتی خوێندنی باڵا لە چەند ساڵی داهاتوو کاری لەسەر بکە بە پێی ئامانجەکان و بۆم مەبەستە لیژنەیەکی باڵا لەسەر ئاسی وەزارەتی خوێندنی باڵا پێکێنرا کارمان لەسەرەوە کرد کە بەندە شەرەفمە بوو لەو لیژنە باڵایە بم بۆ دانانی دیدگا و استراتیژیەتی وەزارەتی خوێندنی باڵا هەروەها سەرجەم ئەو دیدگا و استراتیژیانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵاداندا پشتبەست بوو بە تایبەتمەندی فەرمانەکانی ناو وەزارەتی خوێندنی باڵا و دواتر زانکۆ و دامەدەستگاکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان ئەم استراتیژیە و دیدگایە تەنها قەتیس نەبوو لە چوارچێوەی وەزارەتی خوێندنی باڵا بمێنێتەوە بەڵکو زانکۆکانمان بە هەمان شێوە بە سوپاسەوە کاریان لەسەر ئەوە کرد کە ئەوانی استراتیژیە و دیدگای خۆیان بە پاڵپشت بەو استراتیژیە و دیدگایی وەزارەت دابڕێژن و زۆربەی زانکۆکانمان بە سوپاسەوە دیدگای خۆیان استراتیژیەتی خۆیان بۆ کارکردن لە کەرتی خوێندنی باڵا و بە پێی تایبەتمەندی زانکۆ و پەیمانگاکانی خۆیان داڕشتووە. ئێمە کاتێک کار لەسەر دانانی استراتیژیەت دەکەین کار لەسەرەوە کەین کە چۆن بتوانین کواڵتی خوێندن بەرز بکەینەوە. کواڵتی خوێندن یەک تاکەلایەن نییە، دەستە جەمعیە، کارێکی تیموەرکە. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دوو بەشین، بەشێکیان پەیوەستە بە خوێندن، بەشێکی تریشیان پەیوەستە بە توێژینەوە، واتە هەر هەوڵدانێک بۆ بەرزکردنی کواڵتی لە کەرتی خوێندنی باڵا پەیوەستە بە لایەنی یەکەم کە خوێندنە، دایانی دووەم بە ئەنجامدانی توێژینەوەیە. مامۆسانی ئێمە لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستان لە هەمان کاتە توێژەرن. ئەمانە بەڕاستی بەتەنیا جێبەجێ ناکرێتەنا ئامانجمان هەبێت استراتیژیەمەتمان هەبێت لەسەر وەرەقە. جێبەجێکردنی ئەم ئامانجانە و ئەم استراتیژیانە پەیوەستە بە پێداویستەکانی بازاڕی کاری هەرێمی کوردستان. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا هەمیشە جەختمان لەسەرەوە کردووەتەوە کە هەوڵ بین بۆ پەرەپێدانی پرۆگرامەکانی خوێندن و بەستنەوەیان بە بازاڕی کار. پێداویستی بازاڕی کار هەمیشە لە گۆڕانکاریدایە، بۆیە زۆر زەڕورە ئێمە زانکۆکانمان، پەیمانگاکانمان، دامەدەستگاکانی کەرتی خوێندنی باڵا هەمیشە کار بۆەوە بکەن کە پێداویستەکانی بازاڕی کار لە بەرچاو بگرن، هەمیشە ڕۆپێوی و دیراسەتی ورد بکەن بۆی بزانین ئەو مۆدیۆڵانی کە لە پرۆگرامەکانی خوێندنە ئێمە لە زانکۆکانمان پێشکەش بە خوێندکارانی دەکەین بە پێی پێداویستی بازاڕی کارە. و هەروەها دیدگایەکی هاوبەشمان هەبێت لەگەڵ کەرتی تایبەت. کەرتی تایبەت و کەرتی گشتی دوو کەرتی بە یەکبەستراون. زۆر جار تێگەشتنی ئێمە تەنها فۆکەسمان لەسەر کەرتی گشتیە کە تارکتی حکومی پێ دەڵێن، بەڵام ئێمە دەبێت کەرتی تایبەت لەبیر نەکەین. من ویستم بەڕاستی لە سیمیناری برای بەڕێزم کاکتۆر سەرهەنگ قسە بکەم، بە دیارە لەبەر کەمی کات ویستم لە کاتەکەی خۆم ببەم بۆ ئەوەی باسی بکەم. ئێمە کاستێک توێژنەوەیەکەکەین، دیراسەیەکەکەین بۆ بازاڕی کار ئەڵێن ئەم پسپۆریە بۆ نمونە پێویستیەکەی زیادە لە حەد، چیتر ئێمە پێویستیمان بەوە نابێت. ئێمە نابێت بەو تێگەیشتە کار بکەین کە بڵین تەنها بازاڕی کاری هەرێمی کوردستان لە بەرچاو بگرین. بەڕێزان، ئێمە لە زانکۆکانمان ساڵانە دەرچوومان هەیە. ئەم دەرچوانە نابێتە نابی بەسینەوە بە بازاڕی کاری هەرێمی کوردستان، بە پێداویستەکانی کاری هەرێمی کوردستان، ئەبێ بیبەسینەوە بە بازاڕی کار بە گشتی. کوردستان بەشێکە، عێراق گشتیە لێرە. ئێمە دەبێت دەرچوانمان لە هەموو پسپۆریەکاندا، لە هەموو بەشە زانستیەکاندا هانیان بین بۆ بەدەستێنانی دەرفەتی کارکردن لە دەرەوەی هەرێمی کوردستان. چەندین خەڵکمان هەیە ئێستا پسپۆرە، پزیشکە، کرێکارە، ئەندازیارە، مافناسە لە دەرەوەی کوردستان خاوەن ڕەگەزنامەیەکی ترە، بەڵام لە کوردستان دەرفەتی کاری هەیە.
دەیان و سەدان پزیشکی هندی هەیە، تورکی هەیە، ئێرانی هەیە، ئوردنی هەیە، بڕۆ لە وڵاتە ئەوروپیەکانە کاریان بەدەستێناوە. ئێمە دەبێت دەرفەتی خوێندن واجبە لەسەرمانۆکو وەزارەتی خوێندنی باڵا، ئێمە دەرفەتی خوێنگرن بڕەخسێنین بۆ خوێندکارە خۆشەویستەکانمان. ناکرێ بڵێن ئەم بەشە ئیکتیفای پێهاتووە بۆ 10 ساڵیکە نابێ، بەڵام ئەبێەوە تێگەشتنە دروست بکەین بۆ قوتابیان و خوێندکارانی خۆشەویستمان کە پێیان بڵێن ئێوە ئەتوانن لە لای ئێمە بخوێنن، دەرفەتی خوێندنتانە بێ، بڕوانامە وەرگن بۆ دەرفەتی کار، دەبێ خۆتان هەوڵ بن کە کارێکی باشتان دەست بکەوێ، چی لە ناوی هەرێمی کوردستان، چی لە دەروێ هەرێمی کوردستان. گرنگە خوێندکارە ئەزیزەکانمان دەرگای خوێندنیان لێدا نەخێن. زۆر گرنگە، ڕاستە بە استراتیژیەک و بە پلاندانان کە ئێمە بێ کار بکەین، بەڵام لە هەمان کاتدا ئەو مۆدیڵانەی مهمە کە پێویستن بۆ بازاری کار بۆی بتوانن ئێمە هەماهەنگیان بین. پێداویستی بازاری کار لە 6 مانگ جارێکدا دەگۆڕێت، دەتوانین ئێمە جەخت لەسەر ئەوە بکەینەوە. بۆیە ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا جگە لەوەی کە هەوڵمان داوە کوالتی خوێندن بەرز بکەینەوە، هانی زانکۆشمان داوە بۆی بتوانن کار لەسەر دڵنیایی جۆری کارگەری ئایزۆ بکەن. تامان دڵنیایی جۆری ئایزۆ لەگەڵ دڵنیایی جۆریە ئەمانە لە ڕێگەی هەڵسەنگاندی ناوخۆیی، بەڵام ئێستا ئێمە هەڵسەنگانی دەرەکیشمان هەیە. من بە خێراتنی برای بەڕێزم کاک دکتۆر هونەر عیسا سەرۆکی کای لە کوردستان دەکەم کە دەستگای بتوانە بەخشینی کوردستانە بۆ پەروەردە کە ئەمڕۆ بەشدارە لەگەڵمانە لەم ئیڤێنتە کە ئێستا بە خۆشحاڵیەوە ئەوان کار دەکەن لەسەر بەدەستێنانی متمانە بەخشین. متمانە بەخشین تەواوکەری پرۆسەکەیە. ئێمە کاتێک کار دەکەین لەسەر دڵنیایی جۆری هەڵسەنگاندی ناوخۆیی، ئەبێ هەڵسەنگاندی دەرەکیشی بۆ بکەین. ئەو کاتانە ئەو پرۆگرامانەی کە ئێمە پێشکەشی بە قوتابیان و خوێندکارانی ئەزیزمان دەکەین لە زانکۆ پەیمانگاکان، پرۆگرامێکی معتەبەرن، ئەکریدیت پرۆگرامن کە لە بازاری کارە بە ئاسایی دەتوانن کاریان دەست بکەوێت. ئێمە لەم کابینەدا جەختمان لەسەر خوێندنی تەکنیکی پیشەیی کردوێتەوە و بۆم مەبەستا بینم ینی کۆمەڵ لە ڕاگرە بەرەزەکانی پەیمانگای تەکنیکی پیشەیی ئامادەن لێرە. خوێندنی تەکنیکی پیشەیی زۆر گرنگە بۆ بەدەستێنانی کادری وەسەطی بۆ بازاری کار. ئێمە بەداخەوە ئەتاکو ئێستا وەکو پێویست نەمانتوانیە کەرتی خوێندنی تەکنیکی و پیشەیی بەرەوپێش بەرین. هەوڵێکی زۆر هەیە، جەنابی وەزیری خوێندنی باڵا هەمیشە لە هەوڵدایە بۆی بتوانین پەرە بەم خوێندنە بین، بەڵام پێویستی زیاترمان هەیە. پێویستمان بەوایە کە ئەو فاسیلیتیانە و تەسیلاتانەی کە ئێمە پێویستیمان پێەیە بۆ پەرەپێدانی خوێندنی تەکنیکی پیشەیی لە دابینکردنی ئەو وەرشانەی کە پێویستە بۆ ئەم خوێندنە دەیان پیشەییمان هەیە لە بازاری کار کە پێویستە خاوەن بڕوانامە بن. هەندێک جار کارەساتێک ڕووە داوەکە و ئەو جاری تر لە LPG-ەکانە بەداخەوە کارەساتێکی گەورە ڕوویدا لەبەرەی خەڵکی شارەزا و خەڵکی بە ئەزمون و خاوەن بڕوانامەمان نەبووە. بۆیە ئێمە پێویستە لە هەرێمی کوردستان بایەخێکی یەکجار بین بە ئەوەی خوێندنی تەکنیکی و پیشەیی بکەین لە کارە هەرە پیشەیەکانی ئێمە. کردنەوەی بەشی تازە. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە دەپێی پێداویستی بازاری کار دەبینین تەکنۆلۆژیا زۆر بە خێرایی سەرک پێشەکەوێ و AI ژیری دەستکرد زۆر بە خێرایی وا دێتە ناو هەموو کایەکانی ژیانەوە. خوێندکارە ئەزیزەکانی ئێمە زۆر لە بەرچاویانە بۆی خۆیان لێو بدۆزنەوە. بۆ مەبەستە لەوە وەکو پلانی وەزارەتی خوێندنی باڵا هەوڵمان داوە کە لە چەندین زانکۆ و پەیمانگا بەشی ژیری دەستکرد بکەینەوە و هەروەها دامێکی تەواوی ئەم بەشە بکەین. جگە لەو بەشە چەندین بەشی تر هەیە کە پێویستی بازاری کارە. خۆشبەختانە ئێمە لە زانکۆی سلێمانی لەگەڵ زانکۆکانی تر کۆمەڵێک کۆلێژی نوێمان کردوێتەوە کە ئەم کۆلێژانە پێداویستی بازاری کاری هەرێمی کوردستانە. زانکۆی سلێمانی کۆلێژی ئاسایشی نیشتیمانیمان کردەوە لێرە. کۆلێژی ئاسایشی نیشتیمانی ئێمە کار دەکەین بۆ بە ئەکادیمیکردنی ئەم کەرتە تایبەتە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە. زۆر گرنگە لایەنی ئەمنی لە هەرێمی کوردستانە لە ڕووی زانستیوە ئێمە پشگیری بکەین، لە ڕووی ئەکادیمیوە خەڵکانێکی بەتوانە کوالیفایت بچنەنا ئەم دەستگایە بۆ پاڵپشتی ئەم دەستگایە. ئەمە بەشێکە کە پەیوەستە بە ئاسایشی نیشتیمانیوە کە ئێمە بتوانین کادری بەتوانە و بە ئەزمون لەم دەستگایانە کار بکەن، پاڵپشتی ئەم دەستگایانە بکەن لە ڕێگەی ئەو زانست و زانیارانەی پێشکەوتووەی سەردەم کە ئێستا لە بەردەستە بتوانن. من کاتم هێشتان کاتماوە بەس ئەگەر بکرێ یەک پرسیار لە زمانی قسەکانی خۆتە
بابەتی بربەست و چالنجەکان ئەگەر ڕوونکردنەوەیکی لەسەربەی بە پێی گۆڕانکاریەکان کاتانە بەڵام یەک شێت کە باسی پەیمانگای تەکنیکی و پیشەکانت کرد یعنی بەڕاستی هەردوو وا بزانم ڕاگری هەردوو جۆرە پەیمانگاکە لێرە ئێمە پەیمانگای تەکنیکیمان هەیە و پەیمانگای تەکنیکی و پیشەیشمان هەیە و بەشیشمان هەیە مشتەرەکە یعنی بۆ نمونە بەشی جوانکاری یا بەشی چاو یا بەشی سڕکردن نازام کۆمەڵە بەشی ترمانەیە هەم لە تەکنیکیەکە هەمانە بە پێوەرێک هەم لە پیشەی و تەکنیکیەکە شەمانە بە پێوەرێکی تر و بە پێی ڕێنمایی ژمارە 6 کە خۆتان دەرتان کردووە هەردووشیان بۆیان هەیە بیخوێنەوە بەڵام بەمەرجێک بڕوانامەی پۆلیشەشیان بکرێت بە پێوەر لەم حاڵەتە هەندێک لە پیشەیەکان پێم وایە تووشی کێشە بن چۆن ئەتوانن یان چۆن پلانی وەزارەت چیە کە بەڕاستی خەڵک ڕوویایەکی باشی هەبێت کە بزانێت پەیمانگای تەکنیکی لەگەڵ پەیمانگای پیشەیی هەم مەبەستیان جیاوازە هەم ڕوئە هەم ژینگەکەشیان دوو ژینگەی جیاوازن زۆ سوپاس با ئێمە لە بربەستەکانەوە دەستی پێ بکەین تاوان ئێمە هەمومان نەزانین ئەو کارانەی کە لە وەزارەتی خوێندنی باڵاکەین بەبێ بربەست نابێ سەرەکی ترین بربەستی بەردەم سەرجەم زانکۆکان کە ئێمە هەمیشە جەختمان لەسەر سەربەخۆیی زانکۆکان کردوێتەوە خوشک و برایانی بەڕێزم لە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا دکتۆرە پەیمان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین کاک دکتۆر محەممەد حەسیب سەرۆکی زانکۆی کۆیە لەگەڵ بەڕێزانی تر لە ئەنجومەنە هەمیشە ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا تیمی وەزارەتی خوێندنی باڵا پشگیری ئەومان کردووە کە زانکۆکانی ئێمە سەربەخۆ بن لە هەموو بوارێکە لە بواری زانستی کارگەری دارایی بەڵام بەداخەوە بربەستی سەرەکی بەردەم کارەکانمان لایەنی داراییە ئەو قەیرانەی دارایی کە لە هەرێمی کوردستانە یە بەرۆکی هەمومانی گردوێتەوە دەزانی بەداخەوە ڕێگر بووە لە جێبەجێکردنی دەیان پرۆژەی زانستی ئەکادمی کارگێری لە زانکۆ و دامەدەستگاکانی خوێندنی باڵا جگە لەمە لایەنی کارگەری و یاسایی هەیە چەندین ڕێنمایی هەیە بەداخەوە کە دەست دەگرێت بۆی بتانی کارێکی چالاکی زانستی یان ئەکادمی بکەیت لە هەمان کاتدا هەندێک جار کێشەمان لەگەڵ توانای مرۆییە هەیە کێشەمان لەگەڵ ژێرخانی دام و دەستگاکانی خۆمان هەیە پێداویستی توێژەدانمان بە تاقیگە و کۆمەڵێک پێداویستی ئەنجامدانی کار لە ناو تاقیگەکانە کە بەداخەوە ناتوانین وەکو پێویستێک و کۆمەڵێک ئێکوپمنتەیە ئەو جیاز و معدانی کە ئێمە پێویستیمانە وەکو پێویست بەداخەوە نەمانتوانیوە ئێمە ئەگەر بتوانین لە ڕاستیدا بابەتی ئۆتۆنۆمی بۆ زانکۆکان کە ئەمە بەشێکی سەرەکیە کە بتوانن زانکۆکان جێبەجێ بکەن هیچ لەبێ زانکۆکان دەستیان کراوە بێت لە هەر چالاکێکی زانستی ئێمە وەکو وەزارەت پاڵپشتیان بین و پشتگیریان بکەین هەڵبەتە ئەو بربەستانە لە ڕێگەیان نامێنێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت تایبەت بە پەیمانگای تەکنیکی و پیشەیەکان کە باست کرد ڕێنمایی 6 زۆر بە باشی لێ باسی کردووە ئێمە لیژنەیەکی باڵامان هەیە بەندە سەرۆکی ئەو لیژنەیە بۆ ئەو پێداچوونەوە بەو کەیسەی کە تایبەتە بە وەرگردنی خوێنکارانی دەرچوو لە ئامادەیەکان لەو بەشانەی هەردوو بەشی زانستی و وێژەیی ئێمە کۆمەڵێ بەشمانەیە تایبەتمەندی پیشەیی هەیە ئەبێ ئەم تێگەشتنە دروستکەین چونکە تەنها ئێمە ڕاستە دەرچوان لای ئێمە دەردەچن بەڵام لە بازاری کار لە سندیکاکان کار دەکەن ئەو کێشەیە ڕوبەڕووی ئەو دەرچوانە بێتەوە کاتێکچنە بازاری کار و لەگەڵ سندیکاکان نای خۆیان تۆمار دەکەن ئێمە لەسەر خەتین و لەم نزیکانە کۆبنەوەیەکەکەین بۆی بتوانین ئەو ڕێنمایی کە لە وەزارەتی خوێندنی باڵا دەرچووە ئێمە لێی مەسئولین نابێت کە ئێمە خوێنکارێکی ئەزیزی ئەمە بچێتە بەشێک ئەو بەشە بخوێنێ دوایی کە دەرچوو تووشی کێشە بێ بە هیچ شێوەیەک ئێمە پاڵپشتی مافی و ئەو چاوەکانەی کە دەدرێت بەو خوێنکارە بەو دەرچووە لەو بەشە تەواو ئێمە پشگیری لە دەکەین بۆیە بە دڵنیاییەوە ئەوە بابەتێکە ئێمە چارەسەریەکەین و نایاڵین خوێنکاران و قوتابیانی ئەزیزی ئێمە لە کاتی دەرچوونیانە تووشی هیچ کێشە و گرفتێک بن دەستەکان خۆش بە دکتۆر جان زۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت میوانی دووەممان دکتۆرە پەیمان پرۆفسۆر یاردەدە دکتۆرە پەیمان تاوان دکتۆر پەیمان 2011 بەرپرسی من بوو مای ئەکس بۆس دکتۆرە پەیمان دکتۆرای هەیە لە کارجێڕی گشتی و سەرۆکی زانکۆی ڕاپەڕینە و ساڵانێکی زۆرە ئەمیش لە زانکۆ کۆمەڵێک پۆزیشنی تاقی کردوێتەوە هەر لە مامۆستایەوە دەستی پێ کردو تا گەشتۆتە سەرۆکی زانکۆ دکتۆرە لەسەر ڕۆشنایی قسەکانی دکتۆر محەممەدیش لەسەر ئەساسی ئەو پلان و بەرنامانەی کە وەزارەت هەیەی
گرنگترین یا سەرێکترین کارکتەرەکان کە وەزارەت ئەتوانێت پشتی پێبەستێ بۆی پلانەکانی خۆی جەبەجێ بکە بۆ خۆی بگونجێنە لەگەڵ گۆڕانکاریەکان زانکۆ و پەیمانگاکان. وەکو زانکۆ لە بواری توێژینەوە و داهێنان لە بواری خوێندنەوە بۆ بازاڕی کار و هەروەها ئەنجامدانی پارتنەرشیپ یا هاوبەشی نێوخۆیی و نێودەوڵەتی و زائیدەن خۆ ئامادەکردن و خوێندنەوەی چەند ساڵانی داهاتوو بۆ ئەو سکیلانەی کە پێویستە ئێمە کادری بۆ ئامادە بکەین و بینێنە بازارەوە. وەکو زانکۆکان ئێوە چۆن ئەتوانن ئەمانە جێبەجێ بکەن یا پلانی ئێوە وەکو زانکۆ چییە بۆ هاوتا لەگەڵ پلانی وەزارەتی خوێنی باڵا بۆی بتوانین لەگەڵ ئاراستەی گۆڕانکاریەکان و ئەو خێرایی کە هەمانە لە گۆڕانکاریەکان خۆمان بگونجێنین. بازانم دکتۆرە پەیمان هەر سلایدی هەیە بە سلاید دەتوانێت جوابی پرسیارامانەوەتەوە. فەرموو دکتۆر. دەستەکانت خۆش بێ دکتۆر ڕێباز، زۆر سوپاس بۆ بانەوەتان لەبەرەوەی وەختەکە درەنگە. دەستی نێکستێپ خۆش بێ بۆ ئامادەکاری وەزارەتی خوێنی باڵا شەرەوەها. دیارە ئێمە سەرەتاویستمان بە پاوەرپۆینت بڕۆین چکە بەڕاستی من نامەوە قسە بکەم و بە هەرەمەچی بڕۆین. دکتۆری چەر پۆینتەکانی وانووسیوەتەوە. ئێمە وەکو وەزارەتی خوێنی باڵا توێژینە زانستی دیارە زانکۆکان ئێمە پارتنەری سەرەکی وەزارەتین یاخود ئێمە بەشێکی سەرەکی وەزارەتی خوێنی باڵاینە. یەکەم پێویستی هەرێمی کوردستان ڕۆدماپ فۆر هایر ئێدوکیشنە کە بەڕاستی پێویستمان پێێتی و پێویستە کاری لەسەر بکەین لە داهاتووی نزیکدا، چونکە ئێمە هەموومان کە دەچین بۆ کۆنفرانسە تازەکان باسی ئەجەندە 2030 دەکرێت، بەڵام ئێمە ئەجەندە 2030 ئێستا کۆنکلود دەکرێت و خەریکە بەرەو کۆتایی دەڕوات 5 ساڵێکی ماوە. بۆیە پێویستە بەڕاستی ئێمە ئەو کۆمەڵک لەو خاڵانێک کە ئیشمان تێدا کردووە بە تایبەت بۆ وەزارەتی خوێنی باڵا و جەنابی وەزیر خاڵی یەکەمە بە access to education لەگە quality of education کە زۆر پێویستن هەردووچیان هەم quality خوێندن هەمیش بەشداریکردنی خوێندن بەڕاستی. ئێستا گەر باسی زانکۆی راپۆرین دەکرێت زۆربەی کاتەکان دەڵێن بۆ لە سەدا ئەوەندەی کچە، بەڵام لە بیرمان بێ کاتێکە من خوێنکاری ئامادەیی بووم تەنها بە 50 دەست دەشمێردان لە دەڤەری راپەڕین، بەڵام من ئێستا زۆر دڵخۆشم لەوەی کە لە 150 بۆ سەرەوە خوێنکارەکان کچن، ئەوەش لە ناوچەیەک کە بە ئینگلیزی ڕورال ئێریە گەر بخۆتان بیزان ئەو دەڤرانە دوورە دەستن. بۆیە گرینگە لە بیرمان بێ وەزارەتی خوێنی باڵا کار دەکات لەسەر هەموو ئەجێندە 2030 و خاڵەکانی. ئەو ماپەمان هەیە ئەگە یەک خاڵ زۆر چالنج بێ بۆ هەر هەمومان کە هەم کردی تایبەتە کەم کردی گشتیە حکوومەتە دامەزراوەکانە ئیمپلۆیبلیتیە. بۆیە دەبێت پلانێک دابنرێ بەڕاستی بتوانین هیچ نەبێ بیگەینە لە 160 بۆ سەرەوە بۆی بتوانین هەلی کار بەرزکەینەوە. جگە لە هەری کار ئێمە ئاگامان لەوە بێ سۆفت سکیلەکان بەڕاستی ئەنی ناکرێ ئێمە بەس باسی AI کەین. ئەگەر زمان نەزانی 1000 کۆمپیوتەری جاهانت لە بەردەستدا بێت ناتوانانی دیتا ئەکیوملیشن و کۆمەڵێک پرۆسەسی کە هەیە بیکەی کە جەنابەت بۆ خۆت شارەزای لە بواری IT و کۆمپیوتەردا. بۆی پێویستمان بەڕاستی بە زمان زانیە. ئێستا بەڕاستی دەگەینە ئەیجێک تەنها یەک زمان پێویست نییە. We may need more than 5 languages. جا بۆیە دەبێت سۆفت سکیلەکان زیادکەین، لیدەرشیپ زیادکەین، کارامەیەکانی خوێنکاران زیادکەین. بۆ ئینتەرناشنل پارتنەرشیپەکان دەبێت لە 150 ئێستاش بۆ سەرتر بڕۆین کە لە ئێستادا ئێمە لە گەیشتی ئەوروپا بە تایبەتی ئێستا ئێمە ئەراسموس پرۆگراممان هەیە لە زۆربەی زانکۆکان و لەگەڵ مێدیتەریان ئینستیتیوشن لەگەڵ وێشەمانە لەگە زۆربەی دامەزراوە ئینتەرناشنڵەکاندا پارتنەرشیپی باشمان هەیە بە تایبەت بە سەرپەرشتی وەزارەت. وێ خاڵێکش بەڕاستی بدەین بە وەزارەت ئەوەیە کە ئێمە هەتا حکوومەتیش بۆ partnerships we are free to do any partnerships while in the central government they have to get acceptance from the ministry. ئێمە ئەو مافەشمان پێدراوە کە ڕاستەوە خۆ پەیوەندی لەگە زانکۆیەکەی دەروی وڵات بکەین پرۆگرام و memorandum of understanding لەگەم دیاری بکەین. جا بۆی بینە سەر خاڵەکانی کە ئێمە ئەگەستێری quality assurance کەین کاک دکتۆر محەممەد و هاوڕیانی لە دامەزراوی ئەپارۆچێت of quality assurance ئیشی باشیان کردووە لەوەی ئێمە هاتوین سیستەمی quality assuranceمان دیڤلۆپ کردووە بە جۆرێک لە جۆرەکان ترینینگی مامۆستایان دەکەین بەر لەوەی بێنە ناو پرۆسەی خوێندن و پەروەردەکردنی خوێنکاران لە زانکۆ. ئەوش بەڕاستی ئاسان نەبووە سەرەتا کە دەست پێکرا بە 11 مانگی و 10 مانگی و دواتر بووە بە 3 مانگی و ئێستا بۆتەوە 6 مانگی چڕوپڕ لە کۆرسێکی کامل بە خوێندنی تەکنەلۆژیاشەوە پێش ئەوەی مامۆستا بچێت بۆ ناو کۆرسەکە و ئامادەکاری زمانیش پێش ئەوەی کە بە خۆتان دەزان لە قەبی زانستی وەربگرێ. بۆی ئێمە ئامانجەکان بەڕاستی لە بیرمان ببێنێت دەبێت ئینتەرناشنڵ بنچمارکمان هەبێ، دەبێت ئەکشن پلانمان هەبێ for education as well as for higher education. هەراق کردوویەتی ئەوەی کە 2030 education action ئەگەر لە بیریشتان بێ لە ساڵی 2015 لە کۆریا میتینگە کرا بە سەرپەرشتی یونسکۆ
لەگەڵ UNDP لەگەڵ UNICEF World Bank ئەو هەموو ئینستیتوژە ئەوانەی کە پەیوەندیان بە بەڕاستی بە ئەجێندای 2030 و بە خوێندن و پرۆسەی خوێندنەوەیە هەستان لە کۆریا کۆبوونەوە هاتن 2030 Education Action Planiandana لەبەرەوە ئێمە دەتوانین لەوەی ئەوان لەو ئەکتانەی ئەوان کۆمەڵێک شت وەرەبگرین و ئەداپتیکەین و بیگونجین لەگەڵ سیستەم و لەگەڵ ئابووری خۆمان و ئیشی لەسەر بکەین لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک کار تێدا کراوە ئەگەر سێری دیڤلۆپمنت بکەین لەگەڵ ئەکسلەنسی پرۆگرامیش هەم لە ئەدڤانسد ترینینگ هەم لە منتەشی پرۆگرامز هەتا دەگاتە ریکۆگنیشن ئۆف دیگریز سرتیفیکیتس as well as colleges and universities هەوڵدراوە هەوڵەکی جدی دراوە بە تایبەت ئێمە ئەگەر پارتنەرشیپمان لە گەیشتی ئەوروپا هەیە ئێستا ئێمە خوێندکارەکانی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان ڕاستەخۆ دەتوان بە کریدیت ترانسفێر لە بەکالۆرسێک بڕوا بۆ بەکارۆرسێکی ئەوروپی لە ماجستێرێک بڕوا بۆ ماستێری ئەوان لە دکتۆرایەک تەنها ئەوەی بۆ دەکەن کریدیت کالکولیشنە یاخود کۆمەڵێک بابەتێک کە پێویستی پێێتی کەسەکە لەبەرەوەی سیستەمی ECTS-ەکە کە پەیڕەو دەکرێت بەڕاستی وای کردووە دەرفەت بۆ خوێندکارەکانمان بڕخسێن و لە بیریشمان نەچێ ئێمە ژێرخانی مرۆیمان دەگەڕێتەوە بۆ Human Capacity Development Program کە یەکێک بوو لە پرۆگرامە هەرە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئامادەکردنی کۆمەڵێک کادیری ئەکادیم بە تایبەتی لە دەرەوە وڵات کە بەڕاستی بوونە ژێرخانێکی بەقووەت بۆ زانکۆکان و بخۆشت جەناویشت بە شەکی لەوان ئەگەر بینە سەر current education higher education problems ئەگەر سێری گرۆثکەین ئێمە بڕاستی لە number of universities colleges as well as technical institutions لە نمبری ئەوانەش ڕۆشتوونێتە پێشێ زانکۆکان باشن با ئێمە هەمیشە نڵێن تەنها باسی زانکۆمان هەبێ لەبەرەوەی بە پێی ڕێژەی دانیشتوان بێ ئێستاش پێویستمان بە زانکۆیە بۆیە دەکرێت زانکۆکان بکەینەوە بەڵام من داواکار بووم پێشتر و لە جەنابی وەزیریش داوام کردووە بڕۆین بەرەو ئاراستەی specialization of universities بە زانکۆیەکمان تەنها تایبەت بێ بە agriculture زانکۆیەکمان تەنها با cyber security programming هەچی دەگەرێتەوە بۆ ICT لەوێدا بێت زانکۆیەکمان بەس بە سێ زانکۆ پزیشکی بن ئەگەر وا بێت ئەو وا دەکا بەڕاستی ئێمە ئەو کادیرانێک کە ئامادەیان دەکەین لە بازاری کار بە ئاسانی دەتوانین هەلیکاریان بۆ دروستکەین چونکە ئێمە نایم بەس کادیری ئەکادیمی ئامادەکەین و گراجویتی پێ بکەین دین لەوێ ئامادەی دەکەین کە بێتە جۆب کریئیتر چونکە ئێمە بەڕاستی خەلەکەمان لەوێ ئێستا گراجویت پرۆدیوس دەکەین ناتوین ئێمە ئینڤستمنتێکی بەهێز بکەین لەوەیدا کە ئەوانەی کە دایانێرنە بازاری کار بەر لەوەی بیلۆ بکاتەوە ببێت بە مهندیسی بۆ نمونە نەود یاخود میکانیک لە شوێنە چکە فکرێکی پێ بێ بتوانێت بۆ خۆی لەگەڵ کۆمەڵێک کەس کە لەگەڵیداتی بتوانێت بێتە خاوەنکار ئەگەر سێری ڕۆدماپ و کۆنتێکسی کوردستانکەن چونکە ئێمە دەبێت بۆ کۆنتێکس ئیشکەین بەڕاستی ئێمە لە ساڵی 2015 هەزارەی میلێنیم دیڤلۆپمنت گۆڵمان هەبووە کە ئێمە بەردەوام عێراق و ئێمە لە قەیراندا بووین چەند ساڵێک نەبێت کە ئەو ساڵانەی کە خۆشی ئابووری و دارایی بوو لە هەرێمی کوردستان لە ناوەندیش دوای لە 2015 ئێمە کەوتینە ناو شەڕەوە لە کاتێکدا ئەجەندا 2030 هات ئێمە نیوەی ئەجەنداکە ڕۆیشتووە اینجا هاتوینە بەشێک لە ئەجەنداکە جێبەجێکەین یاخود کاری لەسەر بکەین بۆی دەبێت لە بیرمان نەچێ کۆنتێکستی کوردستان و عێراق و میدل ئیست چۆنە چونکە ئێمە ئەگەر لەو فترەی مانگی شەشدا we closed universities because of the crisis between Israel and Iran. And it was even regional challenges effectian here و effecti aburiشان هەیە نەک تەنها economic effectەکانیشیان گرانە بۆی بۆ زانکۆکان بەڕاستی بەس ئەوە نییە ستافەتە بێت و بیناتە بێ گرینگە ئەمنیەتیشمان هەبێ ئێمە چونکە بەڕاستی ئیستقرارێکێکە لە هۆکارە هەرە پێویستیەکانی سەرکەوتن یاخود پێشکەوتن لە بواری ئابووریدا ئەگەر لە خاڵەکانی کە سیرکەین زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستان خۆشبەختانە و دڵخۆشم کە زۆربیان توانی ویانە بە تایبەتی ئەو زانکۆانەی کە تەمەنیان لە 30 ساڵ تێپەڕیوە لە QIS ranking Times Higher Education Impact ranking we did a very good record because of the SDGs لە Chicago ranking لە citation ranking هەتا لە number of researches بەڕاستی با ئێمە هەندێک شتمان هەیە بە تەئکید ئێمە وەکو ئەڵمانیا نابین لە کارکردن لە شتێکدا کە سەرەتاینە و لە شوێنەکانی کە شەمان پرۆ دەکرێ هەمان کێشەمان هەبێ بەڵام بەڕاستی لە کواڵەتی ریسێرچەر لۆکەڵ ریسێرچەرەکان ئێستا ئێمە بۆ خۆماوەکو زانکۆ راپەڕی 900 ئیندێکس ریسێرچ پەیپەرمانەیە لە سکۆپەس ئەوە کەم نییە بۆ زانکۆیە کە we have only 280 researchers ئەوە بەڕاستی پرۆداکتەی کەم نییە بە زۆر کەم بە لابەکان کە لابی
ئەو ئازبەرزەنینە بۆ ئێمە پێویستمان بۆ هەیە ئینفراستراکچەری یونیڤرسیتەکان زیادکەین ئەگە سەیری سوارتی کوردستانکەین ئەوە دەیبینی برین درینمان هەیە زۆربەی گەنجەکانمان دایانەوە بڕۆن لە بەرەوەی دەرفەتی باشتریان بەدەست دەکەوێت و ئۆپۆرچونیتەکانەوەی کە بتوانین AI و دیجیتەلایزیشن پرۆسس بکەین کۆمەڵێک خاڵیکەشەیە سترنگفنی پەیوەندیەکانمان بکەین لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ ناوەند وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ کەرتی تایبەت و لەگەڵ بەڕاستی ریجنال پارتنەرش هەتا لەگەڵ ئەوانەی لە شەرق ئەوسەتیشدانە و جگە لە ئەوروپا ئەگە سەیری چالنجەکان و کنسێنەکانمان بۆ بکەی یەکێک لە خاڵە هەرە گرینگەکان ئەوەیە کە budget and income of universities لەگە institutions بۆیە کەوتم باسی SDGم کرد لە بەرەوەی کە باسی sustainability دەکەین meeting the current needs without exhausting the future generation needs ئەوەی ئێستامان هەیە بەس بەشی ئێمە نەبێت دەبێ وام بکەین بەشینەوەی داهاتوشمان بێ لە بەرەوەی ئێمە کە بەڕاستی زۆربەی زانکۆ تازەکان کە دائیمەن لە وەزارەت جارتا ڕزاشمان قورس دەبێت کە داوایشتی زۆر دەکەین هەتا لە وەزارەتی دارایش و لە وەزارەتە پەیوەندیدارەکانش کە خۆشبەختانە هاوکارن بەپێی توانە لیمیتی باجێت لەگەڵ ئینکەم لەگەڵ فاینانسینگ بەڕاستی وای کردو کاملی پرۆسەکەی بێتە دواوە ئەنی ئەوەیان لەبەر ئەوە نیە بەرگری بێت لە زانکۆ یاخود لە کادیرە زانکۆیەکان یاخود لە وەزارەت بەڕاستی تۆگەر ئێستا ئێمە هیچ زانکۆیەکمان پێم وایە لە خوارەجە بە هەمان شێواز ئەدڤانسد ڕۆبۆتیک لابێکمان نیە بەقەت ئێرە بێت و هەموو بابەتەکانی تێدا بێت بەڵام من لە ئەڵمانیا لەگە زانکۆ ئوروسبەرگ پارتنەرشیپمان هەیە 5 دانە لابی بەقەت ئێرەیان هەیە کامل ڕۆبۆتیک هەتا وا ئەدڤانسە هەندێک شت بە ڕۆبۆت دەگوازنەوە لە بینی ئەو شوێنانەدا بۆی ئێم ئەگەر بتوانین خوێنکارێک کە هات ڕۆبۆتی بینی کاری لەسەر کرد AI بینی پرۆگرامەکانی ICT ئەدڤانسی بینی لانگویجی باش بوو دڵنیا بەلەوەی هەلیکاری هەیە ئێمە لێکێک لە خوێنکارەکانمان لێرێ کاک مەحموود یەکێک لە خوێنکارەکان کە لە کۆلێجی کشتتوکاڵەوە هاتۆ زانست ئێستا لە IT زۆ باشە پرۆگرام دروست دەکات کەواتە لە داهاتوودا پێرسنەڵ ئەوەکەش تەسیری هەیە بەڕاستی ئامادەکاری کەسێتی بۆیە دەبێ ئێمە ئەو تاکانەی کە بتوانان وا بکەین هاوکاری خوێنکارەکانی کەشکن کە لە دەور و بەریانە لەبەرەوە ئەرکەکە بەڕاستی بەس ئەرکی مامۆسانیا بەس ئەرکی زانکۆنیا ئەرکی کۆمەڵێک کەسی کەشە یاخۆلایانی کەشە کە پەیوەندیدارە باسی ئۆتۆنۆمەسی زانکۆکان کرا کە زۆ پێویستە و پێویستە بەڕاستی تەرکیزێکی زۆ گرین بخەینە سەر ڤۆکەیشنەڵ ئەند تەکنیکەڵ ترێنینگز بە تایبەتی بۆ پیشەیەکان و تەکنیکەکان چکە ناکرێ مهندسی کارە بابیت و شەرمکەیت چەکودیا خۆ دەرنافیز پێ بەڕاستی بۆی دەبێ ئەو ئامادەکارێنێک کە دەکرێت بە تایبەتی لە CDCەکان لە پرۆگرامەکانی ئینتەرپرینەرشیپ وا بکەین کە ئێمە فۆکەسێکی باشمان لەسەر ترینینگ بێ لەگەڵ سۆفت سکیل لەگەڵ لانگویج سکیلەکان کە پێویستمان پێێتی ئەگەر تراکی کۆمەڵێک خاڵی کەشکەین لەوانە استراتیجیک پارتنەرشیپەکان یاخود ئەکادیمیک ئەکسلەنسی هەتا ئەگەر بینە سەر ئەکادیمیک ئەکسلەنسیش بۆ ئەکریدیتیشن بەڕاستی بۆ زۆربەی پرۆگرامەکان ئێمە پێویستمان بە فاینانسێ لەبەرەوەی all international accreditors they need membership and charge کەواتە ئێمە هەر زانکۆیەک هەمووی وەرە پرۆگرامەکانی بسنس تەقتەم شاکە ئەگەر سەیری پرۆگرامەکانی بسنسکەی لەگەڵ ئەو فاکەڵتیانی بسنس کە بەتایبەت لە ئەردەن و لە مەسقەت و لە کۆمەڵێک شارەکانی کە یاخود لە دووبەی لە زانکۆیانە کراون هەر لە ژێرەکەی نووسراوە بڕۆ سەر ئەکریدیتەرەکە فی هەیە هیچی لە 3,000-4,000 یۆرۆ یان دۆلار کەمتر نییە کەواتە لەوێش پێویستمان پێێتی لەبەرو ئێمە بەڕاستی دەچینە ئەو پرۆسانە ئەو پرۆسانەش ئامادەکارێکە بۆ ئێمە بتوانین پرۆگرامەکانمان باش بن کۆمەڵە خاڵی کەشمان پێویستە زۆ گرینگە کە هەبێت ئەویش دووهەڵ دیگریە یاخود joint degree between different universities regionally as well as internationally ئێمە ئێستا خۆشبەختانە لەگە زانکۆی کەنت کۆلابۆریشنێکمانەیە for PhD in language and linguistics with Kent State University 4 خوێنکار تێدا بەشدارن کە وەک سامپڵە لەوە لە داهاتووشدا ئەو پایلەتە دەبێتە پڕۆگرام بۆ کۆمپیوتەر بۆ بەشیکە ئەگە سێری جۆب دیستریبیوشنی بکەین ئێمە ئاگامان لە چەند خاڵێکی زۆ گرینگە بێ ئەویش ئەوەیە کە ستودنت ئاوتکەم بۆ ئێمە زۆ گرینگە بۆی بتوان ئێمە ئەو خوێنکارانێک لە بەردەستماندان ئامادەیان کەین تەنها بیر لەوە نەکەنەوە بەڕاستی لە حکوومەتدا بمەزرێن چونکە هەڵاوسانمان هەیە سنترلی as well as regionally لەبەرەوە دەبێ بین لە کەرتی تایبەت فراوانکەین و خاڵێکەشی گرین کە ڕاستی لە هەرێمی کوردستان و لە زۆربەی شوێنەکانی لە شارەکان هەیە بسنسەکان لۆکەڵینە کەواتە خاوەنکارەکە فامیلیە کە فامیلی بسنس بوو ئاسانی ئەکستەندێکا یاخود فراوانێکا بۆیە دەبێت حکوومەت دەستیان بگرێت و هاوکاریان بێت ئینتەرپرینیشیپەکە ئێستا ئیشی لەسەرکراوە بەباشی
دیجیتال ئەو شتانێک کە زۆ پێویستمان پێێتی کامپس دیڤلۆپمنتە بەڕاستی پێویستمان بۆیە لابی باشمانە بێ کامپسمان باشتر بێ لایبرەریەکانمان باشتر بن چکە ئێمە دەمانە خوێنکارێک ئامادەکەین کە کۆمپیتی کەسێکا کە لە ئەڵمانی ئیشی دەستکەوێ کەواتە ئێمە دەبێ بین ئەو پرۆگرامانێک کە بە ئینگلیزیم بەڕاستی کۆلێجەکان ئیجبارکەین بە ئینگلیزی بن ئەگەر بە ئەڵمانی بوو با بە ئەڵمانی بێ بۆ پێویستە ئەو فاسیلیتانێک کە پێویستمان پێێتی هەم لە لابەکانە هەم لە سەرچاوێ یاخود ژێرخانە بتوانین وردە وردە لەگەڵ حکوومەت دابینیکەین و نەبێتە ئاستەنجی بۆ زانکۆکانمان مەسلەی فاندینگ وەک باسم کە زۆ گرنگە لەگەڵ ئینتەرناشنال دۆنەرەکانیش ئیشکەین لە بەرەوەی ئینتەرناشنال دۆنەرەکانیش زۆربەی کاتەکان سپێسیفیک پرۆگرامیانەیە کە تارگێتیان هەیە بۆ نمونەیەکێک لەوانە مایگرەیشنە یاخود نەخۆشیە گوازراوەکانە یاخود کۆمەڵێک کێشەی سایبەرە یاخود تێرۆریزمە یاخود ڕادیکاڵزم ئەوانەیە کە پێویستن کاریان لەسەر بکرێت بۆی بتوان ئێمە سەرچاوی داهات زیادکەین جگە لەوە زانکۆکانیش بتوان بەڕاستی دەستیان کراوەتر بێ بۆی بتوان سەرچاوی داهاتی خۆیان زیاترکەن و با ڕقابی مالی شەبێت هیچ کامێکمان پێمان ناخۆش نییە دەستچاو خۆش بێت دکتۆرە زۆر سپاس بۆ ئەوە کە تا ئێستا ماونەتەوە بزانم شۆڕشی بەسێتی هجومی هێناوە لەولاوە ئەگەر کەسێک بەڕێزێک لێوە پرسیارێکی بێ بۆ ئامادەبووان خێراییە بۆ نمونە لە بەریتانیا تۆ بە 3 ساڵ ئەتوانی بە کالیرۆسێک و ماسەرێ بخوێنی ئەتوانی بە 4 ساڵ ماسەرێک و دکتۆرایە بخوێنی ئایا وەکو وەزارەتی خوێندنی باڵە و توێژنەوەی زانستی بیر لەوە نەکراوەتەوە گۆڕانکاریە بە 3 ساڵەکانی خوێندنە بێت چونکە بەڕاستی 2 ساڵ لە تەمەن زۆرە تۆ بە کالیرۆسێک بە 6 ساڵ بێنی ماسەرێک بە 2 ساڵ بێنی دکتۆرایە بە 4 ساڵ بێنی ئەمانە هەمووی لە تەمە نەڕوا و من هەسەکەم بەشێک لە ڕێکبەتی تەلەبەش بۆ پەیمانگا تەکنیکی و پیشەیەکان کە زۆر بووە ڕەنگە لەو سۆنگەیە بێ بۆ نمونە من لە پەیمانگای تەکنیکی سلێمانی مامۆستا بووم ساڵانە نزیکەی 100 بۆ 120 تەلەبەمان نەبوو بەڵام کە دوایی گواستمەوە بۆ کۆلێجی تەکنیکی کارگەری نسبەی تەلەبەکانمان دابەزی بۆ 20 بۆ 25 تەلەبە ساڵان ئایا لەو سۆنگەیەوە هیچ بیرەکراوەتەوە لە پلانی وەزارەتە هەیە کە گۆڕانکاری بەسەر ساڵەکانی خوێندنە بێت و ناوڕۆکی پرۆگرامەکان بە پێی ساڵەکان دەستکاری کووا یا حکمت چییە لە درێژکردنەوەی ساڵەکانە ئایا ئەو مەنهەجەی کە بە چڕوپڕی لە پەیمانگایە بە 2 ساڵ ئەخوێنرێ لە زانکۆیە بۆچی درێژە بێتەوە بۆ 4 ساڵ و لە کاتێکە عینی ئاوتکەمیشێ سپاس دەست خۆش دکتۆرزام هەر ئیزافەیەک بۆ قسەکانی ئەو پێشتر و سیستەمەمان هەبوو پێیانەوە سیستەمی پۆلۆتەکنیکی ڕاستەخۆ لە مەرحلە 2 دەستی پێکردو بەس بۆ حکوومەت بوو و هەمان شت وابزانم لە زانکۆکانی تورکیا قبوڵە هیچ بربەستێکی نییە پرسیارەکە ئەوەیە وەزارەتی خوێنی باڵا بری لەوە نەکردوێتەوە بە ئەو هەموو دەرچوانەی پەیمانگا تەکنیکیەکان ڕێنمایەک دەرکا بتوانێت درێژە بە خوێندن دەن بەڵام بەشێک لەو خوێنێکە وەریان گرتووە بۆیان هەژمار بکرێت زۆر سپاس کاکتۆر ڕێباس و ئاس کاک دکتۆر شوان جەنابەت ئاگداری ئێستا ئێمە لە زانکۆ پۆلیتەکنیکەکانی هەرێمی کوردستان 4 زانکۆی پۆلیتەکنیکمان هەیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەولێر دهۆک ئێسش خۆشبەختانە وەزارەتی خوێنی باڵا 4ەم زانکۆی پۆلیتەکنیکی لە گەرمیان کردوێتەوە ئەفوان ئاکرێ ئەپلای لینگویستیکسە زانستە کرداریەکانە جەناب دەزانیت ئێمە تایبەتمەندی زانکۆکانمانەیە 4 پۆلیتەکنیکی سرفمانەیە بە شێوەیەکی ئەزمموی بە شێوەیەکی پایلۆت ئەوەی کە جەنابەت باسێکی ئێستا جێبەجێ ئەکرێت لە زانکۆکانی هەرێمی کوردستان دوای ئەوەی ساڵی 2019 زانکۆکانی زانکۆ پۆلیتەکنیکیەکان کۆنفرانسێکیان بەس بۆی بتوانن ئەوەی کە جەنابەت باسێکەی 2 ساڵی دوبلۆم کە ئەو خوێنکارە دەیخوێنێ کە هاتە جامیعە بتوانێت دوو لە پۆلیسیەوە لە پۆلیتەکنیکان دەستی پێ بکات بۆیە بڕیاریاندا بە شێوەیەکی ئەزمموی جێبەجێ بکرێ و بەندەش وەکو دەستگای سەرپەرشتی و دڵنیایی جۆری ئەرکی جێبەجێکردنی ئەو ڕاستپادەی کۆنفرانسمان لە ئاستۆگرت و ئێستا لە کۆمەڵێک لە زانکۆکان و لە کۆلێژەکان نەک لە هەمویان ئەو
سیستەمە جێبەجێ ئەکرێ. سا 50 خوێنکاران لەو بەشانەی کە دیاریمان کردەوەکو پارستەدی سا 50 ئەتوانن بڕۆن لە قۆناغی 3 و 4 زانکۆ تەواو بکەن. بەو شێوەیە ئەوەی جەناب باسیەکەی بەکەلۆرۆس تەنها بە 4 ساڵ تەواو بێ. سەبارەت بەوەی ئایا بەکەلۆرۆس مدەی زەمەنی بۆ بەدەستێنانی بڕوانامەکان ئایا کەم بکرێتەوە زیاد دەکرێتەوە، جەناب دەزانیوە یاسایە، یاساش تەشریعیە لەستەرەوەی دەسەڵاتی ئێمەیە کە بتوانین ماوەی خوێندن کەم بکەینەوە یا زیاد بکەین، ئەوە دیاریکراوە لە دەستوریشە چەسپێنراوە. بۆ زانکۆ پۆلیتەکنیکەکان پێشی کۆنفرانسەکە هەر لەگەڵ دامەزراندنی زانکۆ پۆلیتەکنیکەکان بڕیاری ئەوە درا کە ئەو خوێنکارانەی ئارەزومەندن لە پەیمانکان بتوانن قۆناغی 3 و 4 تەواو بکەن. ئەزمموی ساڵێ 2 ساڵ بزانم جێبەجە کرا، جەنابەت خۆت لێ بیت، بەڵام دوایی سەرکەوتوو نەبوو. ئێستا لە بواری جێبەجەکردندایە و ئێمە لە بواری هەڵسەنگاندنداین، چونکە زۆربەی بەشە زانستیەکان لە پەیمانگاکان داوا کرێن کە بەشەکانیان بکرێن بە 4 ساڵ و ئەوەش بۆی ئێمە هەندێک زیاتر دیراسێ ئەوێ، چونکە گۆڕینی بەشی زانستیەکان لە دوبلۆم بۆ بەکەلۆریۆس یا دوو دیگری بە هەم دبلۆم و هەم بەکەلۆریۆس دەبێت ناوی پەیمانگا نەمێنێ، ناوەکان بکەین بە کۆلێج. ئێمە بازاری کاری هەرێمی کوردستان پێداویستێکی یەکجار زۆری بە کادری وەسەتی خاوەن بڕوانامەی دبلۆمەیە. کۆمەڵی قوتابی خوێنکاری ئێمە حەز دەکەن 2 ساڵ تەواو بکەن بڕۆنە بازاری کار دەرفەتی کاریان دەستکەوێ. بۆیە ئەوە لە ژێری دراستایە کە ئایا ئەو ئەزممویەی کە ئێستا ئێمە لە بەردەستمانایە تا چ ڕادێک سەرکەوتوو بووە، ئەگەر هاتوو ئێمە راپۆرتەکەمان ئامادە کە دەبی بینەوە ئەنجومەنی بەڕێزی وەزارەتی خوێندنی باڵا لێو برایی لەسەر بین. خاڵێک ترتان پێ بڵێم، ئێستا حکوومەتی مرکزی وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری جێبەجێکردنی ئەم سیستەمەی بە شێوەیەکی ئەزممونیدا لای خۆیان، هەڵبەتە ئەوان شتیانەوەی تاقی بکەنەوە، لەوانەیە ئەوەش هاوکار بێ بۆ ئێمە کە بتوانین، چونکە بەڕاستی وەکو جەناب باس کرد 2 ساڵ ئەگەڕێینەوە بۆ قوتابی خوێنکارانە و ئێمەش مەبەستمانە کە بەڕاستی مافی قوتابی و خوێنکاری لەلایەمە پارێزدا بێت و بە دڵنیایەوە دراستەکەش هەر نەتیجەیەکێ بێ ئەیدێن بە زانکۆکان. خۆش بە دکتۆر بەڕێزێکتر ئەگەر پرسیارێکی بێت بیخەن. سلااوان لەبێت تەوان وەکو دەستخۆشی حەزم کرد قسێ بکەم نەگۆکۆ پرسیارکردن، چونکە لە مودەی ڕابردووە کە وەزارەتی خوێندنی باڵا بوون بە هاوبەشتوانم بڵام دکتۆر محەممەد یەکێک بوو لەو کەسانی کە زۆ هاوکار بوو لەم بابەتەیە و لە هەمان کاتیشە لە هێنانی زانکۆکانی دەرەوەی شاری سلێمانی و ناساندنیان بە نێکستێب حەزم کرد لەم ڕوانگەیوانەیە کە کۆمەڵێ خەڵکی بەڕێز لێرن و لە هەمان کاتا خوێنکارەکانیش لێرن بتوانن باسی ئەوە بکەین کە وەزارەتی خوێندنی باڵا و بە هاوکاری بەڕێز دکتۆر محەممەد زۆ هاوکارمان بووی، زۆر پشتیوان بوویت. زۆر سپاسانەکەم بۆ پانێڵەکەتان دکتۆر پەیمان بەخێر بێن و دکتۆر ڕزگار زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت. زۆر سپاس ئەڤین خان، سپاس بۆ جەنابت و بۆ تیمە بەڕێزەی کە لە نێکستێپ ئێمە بە شانازیەوە لە وەزارەتی خوێندنی باڵا کە هەر ئەڤین خان و کاکامانجی بەڕێز لەگەڵ جەنابی وەزیرە باسی نێکستێپ کرابوو. جەنابی وەزیری خوێندنی باڵا کاکتۆر ئارام داوای لێمە کرد کە پشگیری تەواوی ئەم ئیڤێنتە بکەین لەبەر ئەوەی بۆ خزمەتی قوتابی خوێنکارە. بۆیە بەبێ هیچ دوو دڵێک ئێمە خۆشحاڵە بین و بە واجبی زانین و شانازیشی پێوە دەکەین هەر ئەرکێک هەر کارێک بکەوێتە سەر ئەستۆی وەزارەتی خوێندنی باڵا خزمەتی گشتی و قوتابی خوێنکاری تیابێ بە دڵنیایەوە مەدرێخی ناکەین و زۆر سپاس بۆ وتەکانی جەناب. زۆر سپاس، مەمنون. دەستان خۆش بە ئامادەبووم. دووبارە زۆر سپاس بۆ میوانەکارم دکتۆر محەممەد پرۆفسۆر دکتۆر محەممەد بەڕێبەری گشتی لە وەزارەتی خوێندنی باڵا و پرۆفسۆر یاریدەر دکتۆرە پەیمان سەرۆکی زانکۆی ڕاپەڕین. سپاس بۆ ئێوەش دووبارە. زۆر سپاس، خۆشحاڵم کاکە سۆرانش لێرەیە. زۆر سپاس بۆ کاک سۆرانش. سپاس، دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ هەرسێ بەڕێز، بەڕاستی پانێڵێکی چڕوپڕ بوو، سوودمان لێبینی. ئێستاش بەم شێوەیە یەینە کۆتایی بەرگەی یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان. زۆر خۆشحاڵین کە لێرە ئەم ژمارە زۆرەی فێرخواز و مامۆستا و ئوستازمان لەگەڵ ئاماوەتەوە. هیوادارین لە پانێڵەکانی تریشا بە هەمان گەرم و گوڕی لەگەڵمانە بن و بەشدار بن لەگەڵمانە. کاتژمێر 2:30 بە دواوە لە هۆڵەکەی تر لەوێ پانێڵەکان بەردەوامە بێت. زۆر بەخێراتن. ئێستا کاتی ئیسراحەت و پشوتانە، فەرموو.